ئێمە وانەکانمان دەرزەکانمان لە پێغەمبەری خواوە پێرەبین صلی الله عليه وسلم. غیری ئەو ڕابەر و ئوسوەیەکمان نییە. هەرچی سفەتەکانی جوانیە خوای گەورە لە ئادەمیزادا دروستی کردووە لەو پیاوەیە بە سەداسەد ڕەنگی داوەتەوە. هەموو سفەتەکانی نەقس و عەیبە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕێژەی سفریش وجودیان نەبووە. بۆیە لە هەر شوێنێکە دەستمان بە چەمکی کەواکەی جەنابیانەوە گرت قەدون نابین، قەت سەرمان لێ ناشەوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا لەناو سەحابەکانی ئایەتی، لە کاتێکا لەناو خۆشەویستەکانی ئایەتی لە حونەین ئەگەڕێتەوە، کاتێک غەنیمە و پارەیەکی زۆری دەستکەوتووە لەو جەنگەیە، دەستکەوتی جەنگی هێناوەتەوە. کۆمەڵی ئەعراب، کۆمەڵی خەڵکی دەشتەکی لێپەیابن پارە بە پێغەمبەری خوا شکەبەن، مەڕ و ماڵات و حوشتر و مانای پێشکەبەن. ئیستا کەنە داوا لە پێغەمبەری خواکەن کە پێغەمبەری خوا بەشیان بە، بەڵام بە چه ئوسلوبێک، بە چه تەبیعەتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئەو دۆڵەیە ئەترنجێنە دارێکی درکاوی، حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێت و پاشەکشە ئەکات ئەوە زۆری لێ ئەکەن، هەتا وەکو جلەکانی کراسەکەی معەلەقە بێ بە دەرکەکانە و دەرکەکە ئیگەڕێ کە پێغەمبەری خوا ئەیبێ بجوڵێ کراسەکەی لەبەردا ئەکەدرێ. مەنزەرێکی زۆر ناخۆشە. پێغەمبەری خوا ئیساکەنە صلی الله عليه وسلم سنگ و شانی ڕوود بووە بە حکمی ئەوەی کە خەڵکێک هاتووە داوای شتی لێکە، داوای بوجەی لێکە، داوای موچەی لێکە، داوای دەستکەوتی جەنگی لێکە، داوای ئەوەی لێ ئەکا کە بە پێغەمبەری خوای شکەبە. لەوانەشە شەڕی نەکردبێ ئەم کابرایە، لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ئارەقێکی بۆ ئەم کوردە نەڕشت بێ، لە شۆڕشا نەبوو بێ، پێشمەرگەی کۆن نەبوو بێ، بەڵام ئێستاکەنە هاتووە داوا ئەکا. ئەوانەی پێشمەرگەی کۆن بوون، ئەوانەی لەگەڵ پێغەمبەری خوایە جیهادیان کرد، خۆیان لەوە ئەدزنەوە لەوەی کە شتێکیان دەستکەوێت، بەڵام ئەمان تازە هاتوونەتە ناو دینەوە. وازانین دین ئەمەیە کە لەسەری بخۆی، لەسەری بژیت. هاتون تەنیان بە پێغەمبەری خوا هەڵبچنیەوە شتیان باتێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ردوا علي ردائي، ردوا علي ردائي، کراسەکەم بنەوە، کراسەکەم بۆ بجرنەوە با خۆم داپۆشم. والله لو كان عدد هذه العصاة نعما لوزعته عليكم أو لقسمته عليكم ثم لا تجدوني بخيلا ولا كذابا ولا جبانا. الله أفرمي كراسەکەم بنەوە، قەسەم بە پەروەردگار ئەگەر پڕ بەم دۆڵە لەم دارە درکاویانەی تیا بێ، هەر هەمووی نیعمەت و مەڕ و ماڵات و حوشتر بێ، هەر هەموویتان بەسەرا دابەشەکەم، وەڵڵاهی هیچ لای خۆم ناهێڵمەوە، وەڵڵاهی هیچ لە خەجینە و بوجە و وەزارەتی داراییان ناهێڵمەوە، هەموویتان ئەدەمێ، وەڵڵاهی نانبینن پیاوێکی ڕژد و چروک بم، نانبینی ڕەزیل بم. یەکەم صفەتی قیادە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی نامبینن ڕەزیل بم لەگەڵتانە، نابینم پارەتان دل بەونەتان دەبێ، نابینن موچەتان نەدەمێ، نابینن دەست بەسەر پارەکانتان نابگرن. ثم لا تجدوني بخیلا، واللهی پارە لای خۆم گل نادەمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پیاوە بوو، هەر کەسێکە هاوی پێغەمبەری خوا بم دەرێ ئەیبووها ئەگەر لەبەر لا إله إلا الله نەبوایە قەت کەلیمەی لای نەئەزانی، هەر ئەیوت هانێ، هەر کەسێک بە پێغەمبەری خوای بوو تایە پێغەمبەری خوا بەشم ئەیفەرموو هانێ.